مێژووی ئیسلام مەسەلەی خەواریجمان هەیە. ئەم خەواریجانە وەکو لە چەند فەرمودەیەکدا هاتووە کەوا گلەیی لە موسڵمانبوونیان نەبووە، لە زمانی سەحابە ژیاون، نوێژیان کردووە، قورئانیان خوێندووە، زۆر چاک دینداریشیان کردووە، داوایان کرد کەوا نظامی ئیمامی عوسمان بگۆڕێ و سیستەمەکە بگۆڕێ. داواکەیان ڕەوا بوو و هەروە بۆ خۆشیان نێتەکەیان زۆر چاک و پاک بوو، بەڵام لەبەر ئەوەی وەسائلەکانیان تند و تیژی بوو زۆر لە سەحابە شەهید کران و هەروە دوو خەلیفەی گەورەی موسڵمانیش لەوێ شەهید کران کە ئیمامی عوسمان و ئیمامی عەلی بوون. تا ئێستاشی لەگەڵدا بێ 1400 ساڵە ئەم وەسیلە خراپەی ئەوان کە بەکارهێنا تا ئێستا ئومەت ئیسلامی کردۆتە دوو بەش و دوولەت، تا ئێستاشەمان یەک نابێتەوە. دەربارەی ئەوەی من ڕێز و حورمەتێکی زۆرم بۆ یەکێ لە هاوڕێکانم تەشبیهکردنی خۆپیشاندان بە خەواریج ئەمە گوناحێکی گەورەیە، ئەمە نزیکە بێتەوە لە بابی کافرکردنی خەڵک. خەواریج لە تاریخی حرەکاتی سیاسی ئیسلامە کە من چەندەها مەصدرم لەسەر خوێنێتەوە بە شێوەیەکی زۆر ناشرین تاریخی سیاسی ئیسلامی باسییانەکە. ئەو خەڵکە سەرۆشی ڕێمەڵێ ڕۆڵێم گەلەیە، سەرۆشی پەرلەمان واڵێ، لیژناری ڕێ مفاوەزات کرێ لەگەڵیان کە ڕۆڵێم گەلێ و تۆ ئەتلافی پێکەیت و مافەکەی ڕەوایە. خەواریج نییە، خەڵکی وڵاتەیە، ئەمە گوناحەیەکی گەورەیە. خەواریجەکان دەستیان لە کوشتنی خەڵکیە هەبووە، لە مەسئولی شارەکانی زمانی ئەمەویەکانە هەبووە. ئەو خەڵکی خۆپیشاندانی کردووە لێی کوژراوە، خەڵکی نەکوشتووە.